و ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر پێویستە باشترین خزمەت بگەێنین بە هاوڵاتیان. بۆ تەواوکردنی پرۆژەکانی پێشتر و کارکردن بۆ جێبەجێکردنی کارنامەیەکی نوێ، قوبات تاڵەبانی جارێکی تر پۆستی جێگری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان لە کابینەی نوێم وەردەگرێتەوە. لە 5 ساڵی ڕابردوو قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت بوو. لەو ماوەیەدا هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی سەختی دارایی بووە، بەڵام قوبات تاڵەبانی خۆی لە بەرپرسیارەتی نەدزیەوە و چەندین پرۆژەی بۆ کەمکردنەوەی خەرجی و نێشتنی گەندەڵی و بنبڕکردنی ڕۆتین لە دامەزراوەکانی هەرێم خستا بواری جێبەجێکردنەوە. پرۆژەکانی قوبات تاڵەبانی کە گرنگترینیان پرۆژەی بایۆمەتری بوو، ئەو پرۆژەیە لە دەی تشرین یەکەمی ساڵی 2016 دەستی پێکرد. پرۆژەکە بۆ نێشتنی گەندەڵی لە موچە و نێشتنی موچەخۆری بندیوار و چەند موچەی و زانینی موچەخۆری فعلی و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوو. لەو پرۆژەیە زیاتر لە 1,206,000 موچەخۆر تۆمار کراون. لەو ژمارەیەش نزیکەی 700,000یان فەرمانبەرن. هەنگاوێکی ترمان دەست پێ کرد لە پرۆسەی چاکسازی. ئێمە چەند مانگێکە باسی دیاردەی دوو موچەی و سێ موچەی یەکرێ لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ دەستمان کرد بەو هەنگاوە گرنگە بۆ نەهێشتنی ئەو دیاردەیە. شەفافیەت لە بواری فرۆشتنی نەوت و داهاتەکەی کارێکی تری قوبات تاڵەبانی بوو. لەو ڕێگایەوە حکوومەت هێرێم ڕێکەوتنی لەگەڵ کۆمپانیای جیهانی دیلۆیت ئەنجامدا بۆ ئەوەی چاودێری دەرهێنان و فرۆشتنی داهاتی نەوتی کوردستان بکات. تا ئێستاش ئەو کۆمپانیایە چەندین راپۆرتی وردبینی بڵاو کردوتەوە لەسەر فرۆشتنی نەوتی هەرێم و داهاتەکەی. یەکێکی تر لە پرۆژەکانی قوبات تاڵەبانی لە کابینە هێشتم پرۆژەی خزمەت بوو کە ئامانجی گرنگی هەبوو. ئەویش باشکردنی ئاستی خزمەتگوزاری لە دەستگاکانی حکوومەتی هەرێم و نەهێشتنی ڕۆتین بوو. پۆرتاڵی خزمەت سەرەتایەکە بۆ دامەزرانی حکوومەتی ئەلکترۆنی. باسی ئەوەکەین چۆن پیاچوونەوەیەکی سەرتاسەری ئەەکەین لە چۆنیەتی گەیاندنی خزمەتگوزاریەکان بە هاوڵاتیان بە شێوەیەک تاکو هاوڵاتیەکانمان هەست بکەن کە ئەوان ئەولەویەتن. قوبات تاڵەبانی لە کابینەی هەشتم بەرنامەی بچووکردنەوەی هەیکەلی ئیداری وەزارەتەکانی خستە بواری جێبەجێکردنەوە. لەو ڕێگایەوە بڕەپارەیەکی زۆری بۆ حکوومەت هەرێم گەڕایەوە. خەرجیەکان لە دەستگاکان کەم کرایەوە و داهاتی حکوومەتیش زیادی کرد. پرۆگرامی ڕاهێنانی تواناکان و ڕەخسانی هەلیکار پرۆژەیەکی تری قوبات تاڵەبانی بوو کە بە مەبەستی ڕاهێنان و ڕەخسانی هەلیکار بۆ خوێندکاران و قوتابیان و ئامادەکردنیان بۆ کارکردن لە کەرتی تایبەت. لەو پرۆژەیەدا بە هەزاران خوێندکار و قوتابی سوودمەند بوون و بەشێکی زۆریان بوونە خاوەن کاری خۆیان. پرۆژەی گەنج و کشتتوکاڵ یەکێکی تر بوو لەو پرۆژانەی لە بواری کشتتوکاڵ بۆ گەنجان لەلایەن قوبات تاڵەبانیەوە خراە بواری جێبەجێکردنەوە. ئەو پرۆژەیە سەدان گەنجی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کردا خاوەنی پرۆژەی خۆیان لە کەرتی کشتتوکاڵ. پرۆژەکانی قوبات تاڵەبانی تەنیا خۆی لە پرۆژەکانی ئیداری و دارایی حکوومەت نەبینیەوە، بەڵکو لە ڕێگەی پرۆژەی من کتێبم خۆش دەوێت هەوڵیدا بۆ ئاشناکردنەوەی خوێندکاران و گەنجان بە کتێب و خوێندنەوە. بۆ پرۆژەش دووبارە خۆشەویستی نێوان گەنجان و کتێب دروست کرایەوە. لە کاتی قەیرانەکاندا قوبات تاڵەبانی کللتوری کاری خۆبەخشی دەست پێ کرد بۆ ئەوەی هاوڵاتیان بەشدار بن لە کاری خۆبەخشی. سەرەتاش خۆی وەک جێگری سەرۆکی حکوومەت بە خۆبەخشی کاری کرد لە نۆژەنکردنەوەی یەکێک لە خوێندنگاکانی شاری هەولێر. لە دوایین کۆبوونەوەی کابینەی هەشتم نێچیروان بارزانی دانی بەوەنا کە قوبات تاڵەبانی و تیمی یەکێتی ڕۆڵێکی کاریگەریان جێراوە بۆ سەرکەوتنی کابینەی هەشت. وێڕای ئەو ئەستەنگانەی کە ڕوبەڕووی بۆتەوە قوبات تاڵەبانی دەوڵەتداری کردووە. لێرەدا من دەمەوێت بەڕاستی ئیشارە بە دەوری برای خۆشەویستم کە قوبات بکەم وەکو جێگیری سەرۆک وەزیران لەو هەموو ئەو کارانەی کە لەم ماوەیە ئەنجامی داوە. سوپاسی خۆی بکەم، سوپاسی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم. ئێستا قوبات تاڵەبانی جارێکتر وەک جێگری سەرۆکی حکوومەت دەست بەکار دەبێتەوە لە کابینەی تازەشدا. قوبات تاڵەبانی جگە لە تەواوکردن و درێژە پێدانی پرۆژە جیاکانی دەیان پرۆژەی ئامادە کردووە بۆ خزمەتی خەڵکو و نێشتنی گەندەڵی و ڕۆتین و بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاری و باشکردنی ڕەوشی ئابووری و دابینکردنی هەلیکار کە هەمویان لەسەر ڕێگای کارکردن بۆ ئەو ئامانجەی کە خەڵکی کوردستان لە دۆخێکی ئارامدا ژیانێکی ئارام بەسەربەرن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.